عومەر چەکەکەی لەکوێنە کاک عەلی؟ چەک و شت باسییان دەکرد بەڵام نازانم نەبینیوە. یانی ئەوە تا لە ماڵەوەی شار بۆ یانیش لە دوکاندا یانیش دوا ڕۆژ کڕیوێتی ڕۆژی پێشتر هەر لەگەڵ ئێوە نەبوو هاتە دەرەوە بۆ لای ئێوە؟ بۆچی کاک من ڕەت کردەوە شووی پێ بکەیت؟ ناچار بووم. نازانی مەمەد بۆیە منیش پرسیار دەکەم بۆ ناچار بووی؟ چونکە شەوی پێشتر ینی شەوی پێش داواکردنی دەستیۆ ئەوەندە زۆش خڕۆشی گرتە بوو. منیش بام پیلانی دزینێکی گەورەی ئاوام نەمێشکدا وایە وەکو ئەو جۆش خڕۆش دەبووم. هاوڕێیان من نامەوێت درۆدە لەسەر بکەم تۆش ئەمە دەیەوانیە مەمەد هەر لەبەر ئەوە شاهاتی بۆ لامان کەوایە با تێت بگەینم. عەلی پێمان بڵێ بەم دواییە عومەر چەند جار بەسەر خۆشیاتەوە لات بڵێ دەی ئایشانیش لەبەر ئەم حاڵە بوو قبوڵی نەکرد ڕاستە؟ عومەر پاشەوەی لە سەربازی گەڕایەوە گۆڕانکاریەکی بەسەراتە بوو هەست پێی نەکرد و مەمەد بێگومان تۆ مناڵ بووی تۆ گوناهت نییە. کاکە مادەم ئێوە هەستان پێکرد بۆ قسەتان نەدەکرد بۆ ئاگادار نەکردینەوە؟ من کێ گوێمان لێ ڕادەگرێت؟ دواتر تا ئەو ڕۆژە عومەر هیچ تاوانێکی نەکرد بوو تا من لێ بترسم ئێوەی لێ ئاگادارکەمەوە. کاکە عەلی ئەی تۆ؟ من نەمتوانی گەر ئێستا وایە ئەوم دەپاراست بەڵام ئەو ڕۆژە ئەو شتانەی وتت لە دادگا ڕاست بوون؟ بۆچی بۆ خاتری برام درۆ نەکرد؟ ترسام. بۆچی ترسای؟ لەبەرەوەی لە عومەری گۆڕاو دەترسانەوە شتێکی لێ بکە بۆیە ئەیشان ڕاستیەکانی وتا بکەوێتە بەندیخانە و دوورکەوێتەوە. بۆچی کاکە؟ چونکە کاکت پیاوی کشت بوو مەمەد چونکە ئەو شەوە چوو بەلای ئەیشان پێیوت بوو گەر یەک قسە بکەی تۆش دەکوژم. ئەیشان دای ئەو کوڕە پێویستی بە ڕاستیەکانە ئەگەر ناو چیرەکە کۆتایی نایە. ئەوە ڕوویداکەوتی هەرچی ڕوویدا ڕێک ئەوە بوو. ئەیشانیش باشی کرد بەڵێ عومەری سڕیوەتەوە بەڵێ بزانە مەمەد بیرکەوە برات پیاوی کوشت دواتر کەس سەردانی نەکرد کەستان چوونە سەردانی لە زیندان خۆی قبوڵی نەکرد نەیویست کەس ببینێ تۆی قبول کرد ئەویش مرۆڤ بوو مەمەد پێی شەرم بوو لە ڕوونەدا سەیری کەسمان بکە. من چوم سەیری ڕووی کردم. من سەیری ڕووی ئەوم نەکرد بەڵام ئەو سەیری ڕووی کردم. نەیوت بۆ ئەوتانە کرد؟ آخر کاکە بۆچی کردی؟ من لەوە تێناگەم بۆچی ئەو تاوانەی کرد بۆ؟ نەمانزانیەوە ئێستاش نازانی مەمەد لە داهاتووش قەت نایزانین. هەر کەسە و بیانوویەکی هەیە بۆ کارەکانی. نازانی هەر کەس لە ژیانیدا شتێکی مەترسیدار دەکا ناتوانین کەس بەڕاستی بناسین بە تایبەتی ئەوانەی خۆشمان دەوێن چونکە ئەوەندە بە سۆز و بیریان لێ دەکەینەوە زۆر بە درەنگی هەست بەنهێنیەکانیان دەکەین. ئیتر تۆ جواز بەو بەزمە بێنە نەخۆت نە کەسانی تر ئازار بدە باشە؟ باشە کاکە با بزانم. تەواو سیرکە بەردەوام هەواڵ کە بکەوە بەڵام بە کورتی ها؟ بەس لەبیرت نەچێ
ئەو هەرچیەکی کرد بێ هەر کاکی تۆیە مەمەد. مەمەد تۆ باشی؟ هەرێ دەبڕەواسم لێ بێنە. دوایکەوە ئەمڕۆ بە سێبەری ئەو کوڕە ئەی تۆ نەبێ بە تەنیا جێیان بێڵم تا مەترسیانە سەلانە بێ نەبێ ناسەوە بین کامیل. ئەی گەرمەترسەکە لانە چوو. ئەمڕۆ من مەترسیدارم کامیل نەک ئەوان. دەی چاماوەیە کچە لەسەر خۆ نابێ، بەڵام تو هەر لە دەوروبەری بخولێەوە هێشتا پێویستە. ئێی دۆستەکان، پرسیاری ئەوڕۆ بۆچی خیانەتمان کرد؟ ڕاستی تۆ بۆچی کردت ئەیشان؟ نازانی بۆچی کردم؟ قەینە تۆ دیسان بیڵێەوە ئاسوودە دەبی. بۆ خاتری بەهار کردم، دزدیەکە و ئەومەر و ئەوەی دوای ئەوە و هەموو شتەکانم بۆ خاتری خوشکەکەم کرد. مرۆڤ بۆ خاتری خوشکوبرای هەموو شتێک دەکا وانی عەلی؟ ئۆه بەخوا شتێکی جوانە. بڵێ بۆچی وات کرد؟ بۆ خاتری خوشکەکەم گەر پاسپۆرت و ڤیزەکەم ئامادەکەن و بڵێن سەربەستی بۆ هەرکوێ دەتەوێت بڕۆی دەزانیم بۆ کێ دەچم عەلی؟ ئەرێ تۆ چی کوڕە؟ هەمیشتە چاوت لەسەر ژنێ و پیاوە بوو. ڕێگەی باشترت هەیە؟ هەیە ئەویش هەیە، بەڵام یەک مەبەستم هەیە عەلی، لەسەر ڤیزەکەی من تەنها یەک شوێن هەیە بۆی بچم. مۆرەکە تەنها یەک ناویتیان نووسراوە، ئەیشان. لەبەرەوەیە من هەرگیز ناتوانم ئێرە جێبێڵم و بڕۆم. ئەی تۆ عەلی، وەکو پشی لە ئەوە تێمان دەڕوانی، تۆ بۆچی دەستخستە ئەو پیشاییە تا ئێستا نەگەیشتومەتە وەڵام؟ بڵێ بۆچی؟ چ مەهانەیە گواد دەکا کە شەوان خەوت دەبکەوێ؟ چێ دەڵێ من شەوان خەوم لێ دەکەوێ؟ من وەکو ئێوە نیم کوڕە، شتێکم کرد تازە کردم. نەوەکو ئەمە دەشڵەژێم بڵێ مژدانم ئازارم دەدا، نەوەک تۆش گاڵتەی شەیتانی دەکەم. کوڕە گاڵتە ناکەم گەمژە. کوڕە بەستە تۆ چی؟ قەت تارمایی عومەر نایەتە پێشت؟ قەت ئاوایە خەی نەگرتووی کوڕە پێم بڵێ. تۆ ئەو پرسیارە لە ئەیشان بکە. ئەو بوتەنانەت لە زیندانی شوازی لە عومەر نەهێنا. ئێستا چووتە لای وتوێتی بمبورە. ئەوە چۆکت بەرامبەری داناوە. من بۆ خۆت ببەرەوە عومەر، من لە جەنگیس ڕزگار کە. ئەی خوا لە ناوت ببات.